ڕۆژانە 2 ملیار دینار خرجی جگەرەیە لە عێراق. هەموو سەعاتێکیش 3 عێراقی بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدەن. لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2023ەوە سەرەتا کردەوەی خۆکوژی و تیرۆرکردن لەلایەن چەند گروپێکەوە کە ناوی خۆیان نابوو مقاومە دەستی پێکرد. دواتریش گروپە تیرۆریستیەکان چالاکیەکانیان زیاد کرد و بەدەیان و سەدان گروپی تەکفیری و تونڕە لە عێراقدا سەریان هەڵدا. چالاکی ئەم گروپە تیرۆریستیانە و کردەوەی خۆکوژیان ڕۆژانە بە سەدان عێراقیان دەکردە قوربانی. بەڵام پێدەچێ هۆکارێک زۆر زیاتر لە تیرۆر ترسناکتر بەرۆکی عێراقی گرتبێ. بە بێدەنگی ڕۆژانە زیاتر لە 7 عێراقی دەکوژێ. هۆکارە نوێیەکە جگەرەیە. بەپێی ئامارێکی وەزارەتی تەندروستی عێراق هەموو سەعاتێک 3 عێراقی بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدەن. بەو پێش لە 24 سەعاتدا 72 عێراقی بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدەن. لە هەموو هەفتەیەکدا 504 و لە هەر مانگێکدا زیاتر لە 15,000 عێراقی بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدەن. ئامارەکەی وەزارەتی تەندروستی عێراق پشتبەست بە ئامارێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامادەکراوە کە تیایدا ئاماژە بەوە کراوە هەموو 20 دقیقەیەک لە عێراق کەسێک بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدات. هەرچی سەبارەت بە زیانە مادیەکانی جگەرەیە بەپێی ئامارەکەی وەزارەتی تەندروستی عێراق ڕۆژانە زیاتر لە 2 ملیار دینار تێچووی کڕینی جگەرەیە لە سەر عێراقیەکان و ئەو ڕێژە خەرجیەش بە ڕێژەیەکی مەترسیدار دادەنرێت.